هونەرمەند مەسعود عەزیزی کە یەکێکە لە هونەرمەندە دیار و هەروەها هونەرمەندە دەنگخۆشەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێستادا باس لە بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی خۆیەکات و بێگومان لە ڕێی گرتەیەکەوە کە بۆ کورسات مەگەزینی ناردووە وێڕای ستایشی خۆی بۆ پرۆگرامی کورسات مەگەزین و هەروەها کەناڵی کورسات و باسی لەوە کردووە کە زۆر خۆشحاڵە بەرهەمەکانی ئەو و هەمیشە کارە نوێیەکانی ئەو هەمیشە لە کەناڵی کورسات و لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە بڵاو دەبێتەوە. جورك خوات زاني دلنگير چويلگا چويل كال ليلگا چو داگر وكوم كي حجي شارين چوم كي ولا غيرم ورا وجاران وملك السوز ناصار رضا حرمت خدمت بینەرەی عزیز و تلویزیون کورسات برنامه کورسات مگزین کلیپی که تماشا کردین روژل وارانی بود کاغلا برای عزیزم داود ایمانی لبش موسیقا لبوار شعر و دکتر جلیل آهنگرنژاد و در کنار کلیپ ناصر ایدری عزیز و استش خریک کلیپ تازه من و اسم گلگلی لوا که و زوی حاضر بودن. ممنونم لتلویزیون کورسات برای وقتی که اختیار بیمه زاراویل تر کورت هشته که بتونیم من اشدار بیمن لناو تلویزیون بام سربرزی دان لخدا توام سربرزی نوع کوی بیستون که لخیصر مالا تماشا کنین و بیمن جوان کرماشان بنیش نفش چاوت بیدم ورو روژی که هایانی لگم توشی چاوت بیدم ورو افرایل داغ منو شل